نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دوو ئەو فەرموودە سەحیحانەی مۆری مەوزوعیان لێدراوە. مژدەکەی تەورات. بۆ نمونە یەکێک لەوانە ئەم فەرموودەیەیە کە بوخاریش ڕیوایەتی کردووە. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وحرزا للأميين أنت عبدي ورسولي سميتك المتوكل ليس بفظ ولا غليظ ولا سخاب في الأسواق ولا يدفع بالسيئة السيئة ولكن يعفو ويغفر ولن يقبضه الله حتى يقيم به الملة العوجاء بأن يقولوا لا إله إلا الله فيفتح بها أعينا عميا وأذانا صما وقلوبا غلفا. لتوراتدا سەبارەت بە پێغەمبەری خوا هاتووەکە ئەی پێیانبەر ئێمە تۆمان وەک شاهید ئەو کەسەی کە شاهید و چاودێرە بەسەر ئیمان و ئیسلامەتی ئومەتی محەممەدەوە و مژدەدەر بە ڕێگەی ڕاست و سەرنجامی ئەو ڕێگە ڕاستە کە بەهەشتا ئاگدارکەرەوە لە سەرنجامی ڕێی خراپ و بۆ ئەو ئومەتە ئومیە وەک قەڵغان و قەڵان هاردووە. تۆ بەندە و نێردراوی منیت، من ناوی تۆم ناوە متەوەکیل. گەرچی هەموو پێغەمبەرێک پشتبەستنی بەخوا هەبوو بێت، بە تایبەت تۆم وەکو کەسێک دروست کردووە کە بە تەواوی پشت بەخوا دەبەستێت. تۆم وەکو کەسێک دروست نەکردووە کە زبر و توند و تووڕە و هەڵەشە و زوو هەڵچوو بێت و لە کاتێکدا بەنێو بازار و کۆڵاندا دەگەڕێت دەنگ بەرز بکاتەوە و هاوار بکات. تۆ کەسێکیت کە وەڵامی خراپە بە خراپە نادەیتەوە، بەڵکو لێبوردەی و لێخۆشبوونت هەیە. وە خودا ڕۆحی تۆ ناکێشێت تا ئەو کاتەی ئەم گەلە چەوتڕەوە کە لە ڕێی خراپەوە گلاون نەڵێن لا ئیلاهە ئیلا الله و بەو پەیامەت چاوە نابیناکان و گوێ نەبیستەکان و دڵە داخراوەکان نەکرێنەوە. ڕۆژهەڵات ناسان و ئەو کەسانەی لە جیهانی ئیسلامیدا شوێن پێی ئەوانیان هەڵگرتووە ڕەخنە لەم فەرموودەیە دەگرن و بگرە بانگەشەی مەوزوعبوونی دەکەن. هۆکارەکەیشی سادەیە، هۆکارێکی نازانستی و نامەنتقی کە گوایە بەهۆی ئەوەی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس جێڕەرەوەی فەرموودەکەیە و ئەویش وەک ئیبن عەباس و ئەنەس و ئەبوو هورەیرە لە ڕیوایەتەکانیدا کۆمەڵێک فەرموودە هەیە کە سەرچاوەکانیان کەعب الئەحبارە. پێشەموو شتێک ئەم فەرموودەیە لە باسکردنی تایبەتمەندی و ڕووداوە مێژوویەکانی سەروەرماندا صلی الله عەلەیه وسەلەم هیچ دیوێک و هیچ پیتێکی پێچەوانەی ئەوە نییە کە قورئانی پیرۆز سەبارەت بەو دەری بڕیوە. پاشانیش زۆر بە ئاسانی دەتوانین بڵین کە تەورات و ئینجیل پاش ئەو هەموو دەستکاریکردنەش هێشتا پڕ لە ئاماژە و موژدە دەربارەی سەروەرمان. خۆ مەگەر قورئانی پیرۆزیش دەربارەی ئەهلی تەورات و ئینجیل کە باوەڕیان بە پێغەمبەری خودا هێناوە نافەرموێت الذين يتبعون الرسول النبي الأمي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل. ئەوانەی کە شوێن ئەم محەممەد صلی الله عەلەیه وسەلەم پێغەمبەرە هەواڵدەرە نەخوێندەوارە دەکەون، ئەوەی کە گاور و جوو ناو و نیشانیان دەستیان دەکەوێت لای ئەوان لە تەورات و ئینجیلدا نووسراوە. هەردووبارە قورئانی پیرۆز لە کۆتایی ئاياتی سوورەتی ئەلفەتحدا کە دەفەرموێت مثلهم في التوراة ومثلهم في الإنجيل. هەواڵی چۆنیەتی باسکردنی پێغەمبەر و هاوڵەکانیمان لە تەورات و ئینجیل پێناگەیەنێت. تەنانەت لەم ڕۆماندا کەسێک وەک زانای پایەبەرز حوسەینت جەسەر لە نوسخەکانی ئێستای تەورات و ئینجیلدا لە 114 شوێندا ئاماژەی بۆ سەروەرمان صلی الله عەلەیه وسەلەم دەرهێناوە کە لە ڕاستیدا سەرسام نەبوون بەمە لە پاش ئەو هەموو دەستکاریکردنەی تەورات و ئینجیل شتێکی نەگونجاوە. گەڕۆژێک ئینشاءالله لێکۆڵینەوەی پێویست دەربارەی ئینجیلی بەرناباز بکرێت و دروستبوونی دەربکەوێت
ئەوا لەوێدا زۆر بەڕوونی ئاشکرا باز لە ناوی سەروەرمان صەڵی الله عەلەیه وسەلەم کراوە. بەڵێ هەواڵدان بە ناوی ئەو پێغەمبەرەی لە پاشخۆی دێت یەکێک لە گرنگترین دۆزەکانی حەزرەتی مەسیح بوو. خاڵی سێهەمیش ئەوەیە کە زۆرینەی ئەو کەسانەی هاتوونەتە نێو ئیسلامەوە یان موشریک بوون یان جوولەکە بوون یان مەسیحی بوون. کەعب الئەحباریش موسڵمانێک بوو کە پێشتر لەسەر ئاینی یەهودی بوو. بە دەربڕینی بیرمەندی مەزنی سەردەمەکەمان زانیاریەکانی ئەو لەگەڵ خۆیدا موسڵمان ببوون. بەڵێ ئەو لەو بابەتانەدا کە قورئان و سونەتی پێغەمبەری خودا بێدەنگ ببوون لە بەرامبەریەوە و بە جۆرێک کە لەگەڵ قورئان و سونەتدا پێچەوانە نێتەوە شتانێکی لە ئیسرائیلیاتەوە دەگواستەوە. وەک بانگەشەی بۆ دەکرێت ئەو کەسێکی سەرسەخت و ڕەگەسپەرست و دوژمنی ئیسلام و تون نەبووە. پەیوەستکردنیشی بە شەهیدکردنی حەزرەتی عومەرەوە هۆڕێنەیەکە کە لە سەردەمەکانی دواتردا هەڵبەستراوە. هاوڵە مەزنەکانی وەکو ئیبن عەباس، ئەبوو هورەیرە، ئەناسی کوڕی مالیک و عەبدوڵڵای کوڕی عەمر گوێیان لەو شتانە دەگرت کە ئەو لە تەوراتەوە دەیگواستنەوە، بەڵام نە کەعب و ئەحبار درۆی دەکرد و نە ئەم هاوڵە مەزنانەش خوا لە هەمویان ڕازی بێت. عەبدوڵڵای کوڕی عەمر هاوڵێکی خواپەرست و زاهید بوو کە بەو پەڕی وریاییەوە ژیانی بەسەر دەبرد. تەنانەت پاش ئەنجامدانی هاوسەرگیری بۆ ماوەی 5 بۆ 10 ڕۆژ نەچووە لای هاوسەرەکەی و دەیوت ئەو خاتونە دەبێتە ڕێگر لە بەردەم پەرستشەکانم، تا ئەوەی بە زۆر لێکردن و گفتاری سەروەرمان کە پێی فەرموو بوو خێزانەکەشت مافی بەسەرتەوە هەیە چوە نێو ژیانی هاوسەریەوە. درۆ تەنانەت بە خەونەکانی ئەویشدا گوزەری نەکردبوو. جا لە کاتێکدا ڕووداوە مێژوویەکان تا ئەم ڕادەیە ڕوون و ئاشکران زمان درێژکردن بۆ فەرمودە سەحیحەکان و ئەو هاوڵانەی کە ئەم فەرمودانەیان جێڕاوەتەوە بە کۆمەڵێک زانیاری خودی و سەرپێیانە جگە لە هەوڵ بۆ ڕووخاندنی ئەو سونەتەی کە دووەم گەورە پایەی ئیسلامە شتێکی دی نییە.